کارگەیەکی بچووک لە گەرمیان چەندین کەسی سەرقاڵ بەکار و کەسابەت کردووە و ڕۆژانە لێرەوە بە گیرفانی پڕەوە دەگەڕێنەوە. ئەم کارگەیە بۆ یەکەم جارە لە ناوچەکە دانراوە و کاری هاڕینی ئەو مادانەیە کە لە پلاستیک دروست کراون. هەر بۆیە ئەم هاوڵاتیە و دەیانی هاوشێوەی ئەم ڕۆژانە مادە پلاستیکەیە فڕێدراوەکانی شوێنە گشتەکان کۆ دەکەنەوە و لێرە دەیفرۆشن بە خاوەنی ئەم کارگەیە. کاسبیەکەین ئەم سەلانە کووەکەین و ناو شارەکە پاکەکەینەوە و هەم بۆ خۆشمان ئیسفادەیەکی بۆ خۆمان و ماڵمە ئیش نییە کەسابەت نییە و خاوەنی کارگەکە باس لەوە دەکات بەم کاری جگەلەوەی خەڵکی سەرقاڵ بە کەسابەت کردووە هەروەها کارێکی واشی کردووە ئیتر خەڵک بیر لە فڕێدانی مادەی پلاستیکی نەکەنەوە بەڵکو بە دەستی خۆیان بیهێن و لێرە پێمی بفرۆشن بەڵام نەی شاردەوە کێشەی هەیە و داوای لەلایەنە پەیوەندیدارەکان کرد هاوکاری بن لە چارەسەرکردنی کێشەکانی بۆ ئەوەی کارگەکەی فراوانتر بکات. پرۆژەیەکە شار پاکووەکە و کۆمەڵی خەڵکی بۆ 35 نەفەر ئێمە ئیشیتیا ئەکەین و خەڵک موادمان بۆ تێریە. داواکانی لە حکومەت لە منتیقە سناگە عەرزمان بداتێ و کارەبای مستەمڕە ئێمەیان دەرکردووە بۆ دەرەوەی شار کە عەرزی زراعیە ناچاری ئێمە لە ئیرادامان ناوە. ئەگینامە شوێن ئێمە نییە و ئەگەر ئاوها بڕاو عەرزمان لە منتیقە سناعی نەدەنیە ناچاری نەبێ وازی لێبێنی. بەڕێوبەری ژینگەی گەرمیانیش دەڵێت دامەزراندنی کارگەی لەم جۆرە ڕۆڵی گەورەی لە خاوێنکردنەوەی ژینگە هەیە و ڕزگارمان دەکات لەو مادە خراپانەی کە زیان بە سروشت و ژینگە دەگەیەنن. فەرمانگەی ژینگەی گەرمیان پاڵپشتی هەموو ئەو جۆرە پرۆژانە کە بە شێوەیەکی ڕاستەخۆیان ناڕاستەوە سوودی ژینگەیان هەیە بەتایبەت بۆ ئەم جۆرە پرۆژانە کە سوودێکی ژینگەی و لە هەمان کاتە ئابوووریەکی هەیە ئەم پرۆژانە گرنگیەکی زۆری هەیە چونکە لەو پلاستیکیە ڕزگارمانەکە ئەو کۆکراوی پلاستیکانە کە لە سروشتا هەن کە زیانەکانیان هەیە ئەم پرۆژانە بۆ خۆیان هەم لایەنی ئابوووریەکە هەم لایەنی ژینگەیەکەی کە وردەکەن و دوای بەکاریشی هێنەوەکو ڕیسایکل شتێکی زۆر گرنگە بۆ ژینگەی. دووبارە بەکارهێنانەوەی مادە بەکارهاتوەکان لە کارگەکانی ڕیسایکلین لە وڵاتانی جیهان شتێکی باوە بەڵام هێشتا لە کوردستان زۆر بەکەمی ئاور لە بنیادنانی ئەم جۆرە کارگانە دراوەتەوە یاخود هەوڵی پێشخستنیان نەدراوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.